مەڵبەندی یەکی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامی لەژێر دروشمی ڕێزگرتن لە خزمەتکارانی قورئانی پیرۆز هەرکی سەرشانمانە و شانازیە بۆمان لە ئاهەنگێکی شایستە داخەڵات و ویسامی ڕێزلێنانی بەخشیە ژمارەیەک وانەپێژ و مامۆستای پەروەردەی قورئان و وانە ئیسلامیەکان. چینێکی فەرامۆشکراون لەناو کۆمەڵگا کە خەڵک وەکو سەرباسی ون کەس پێیان نازانێ خەریکی پەروەردەکردنی نەوەکانمان بە پێگەیاندنیان بە فێرکردنیان لە قورئانی پیرۆز و فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و پەروەردەیەکی تەندروستی ئیسلامی حەزمان کراوە وەک ڕێزلێنانێک ئەم خەڵاتکردنیان پێشکەش بکەین ئەگەر چی خەڵاتکردنەکە شتێکی ڕەمزی بوو شتێکی ئەو توانە بوو بەڵام دیارە ئەوان ئیش و کاریان زیاتر لە پێناوی خوای گەورایە بەڵام ئێمە وەک پێزانین هەستمان بەوە کرد کە پێویستەکە کە ئەوە ئاوڕێکیان لێ بدرێتەوە. ژمارەی خزمەتکارانی قورئانی پیرۆز 315 مامۆستا بوون کە چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا فێری لەبەرکردنی قورئانی پیرۆز و ڕەوشت و ئاکارە بەرزەکان و خۆشویستنی نیشتیمان دەکەن و وەک خۆیان دەڵێن دەیانەوێت لە ڕێگەی پەروەردەی قورئان و وانە ئیسلامیەکانەوە کۆمەڵگەیەکی میانڕە و تەندروست بنیاد بنێن. مەبەستمان لە ئەم دەرسوتنەوەیە دروستکردنی کۆمەڵێک قوتابی کە خزمەتکاری نیشتیمان و کوردستانی خۆیان بن کە پابەندی ئاکار و ڕەوشتە بەرزەکان بن کە ئاینی پیرۆزی ئیسلام داوای ئەکا. زۆر شانازی بەمەوە کەم بتوانین مناڵەکانمان بە تایبەتی نەوەکانی داهاتوومان کۆمەڵگەیەکی تەندروستیان لێ پەروەردە بکەین بۆ ئەوەی خزمەت بە دینی ئیسلام بکەن و لە هەموو کێشە و گیرروگرفتێک بە دوور بن لە ناو کۆمەلگاکەماندا. مەڵبەندێکی هەڵەبجەی کۆمەڵ خەڵاتی ڕێزلێنانی بەخشیە مامۆستایانی 35 قوتابخانەی لەبەرکردنی قورئانی پیرۆز و وانە پەروەردەی و ئیسلامیەکان خزمەتکارانی قورئانی پیرۆزیش جەخت دەکەنەوە بەردەوام دەبن لە نیشاندانی ڕێگای ڕاست و فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بە هەموو ئاست و تەمەنەکان بۆ ئەوەی لە دنیا کۆمەڵگەیەکی سالاروونەوەیەکی بێگرفت بنیاد بنێن و توێشوویەکیش بۆ ڕۆژی دوایی بنێنە سەر مڵۆی چاکەخوازیەکانیان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.